ئێرس گروپێکی بنکە لە ئەمریکایە کار لە پێناو بەرەمهێنانی ڤاکسینی نەخۆشی سیل دەکات. ئەم گروپە هەنووکە 5 ڤاکسینی بەرەمهێناوە کە دوانیان سەلامەتی و کاریگەریان تاقی دەکرێنەوە. میشێل ستۆن بەڕێوەبەری دۆزینەوەی ڤاکسینەکە لە گروپی ئەیرس دەڵێت یەکێک لە ڤاکسینە نوێیەکان سەرکەوتوانە بەرگری تەواوی لە تاقیگەی مشکدا لێکەوتوتەوە. ئەو ئەنجامەی خانم میشێل بەبێ هاوتا لە قەڵەمی دەدات. زۆربەی ڤاکسینەکان ئەوانەی تاقییان دەکەینەوە بڕێکی کەمی هاوکردنی ئاژەڵەکەی لە ناو بردووە، بەڵام ئەم ڤاکسینە لە هەندێک لە ئاژەڵەکاندا نەک لە هەمویاندا بە تەواوی هاوکردنەکەی لە ئاژەڵەکە لە ناو بردووە. ڤاکسینە نوێیەکە لەسەر بنەمای لێکۆڵینەوەیەکە لە کۆلیژی پزیشکی ئەلبەرت ئاینشتاین لە نیویۆرک. دکتۆر ویلیام یعقوب ئەوەی پێشەوەی لێکۆڵینەوەکەی کرد دەڵێت تیمی بەرەمهێنانی ڤاکسینەکە تەکنیکی زانستی پێشکەوتوانی بەکارهێنا بۆ ئەوەی لە ڕێگەی جیناتەوە 26 جۆری بەکتریای سیل بەرهەم بێنێت و دکتۆر ویلیام دەڵێت کاتێک ئەم ڤاکسینە بە بڕی گەورە دراون بە مشکی تاقیکە بەرگری 100% هاوکردنی پیشان داوە. جیاوازەکانی ئەم ڤاکسینە نوێ لە ڤاکسینەکانی دیکە هەن ئەوەیە لەم قۆناغەدا ڤاکسینی چاکە لەبەر ئەوەی مرۆڤ زۆر شتی تاقی کردوتەوە بەر لەم لێکۆڵینەوەیە بکەین. من ئەمەم بەکارێکی مەحاڵ دەزانی، بەڵام من ئێستا هیوام هەیە و ئێستا ئێمە دەتوانین ئەمە لەسەر مرۆڤ ئەنجام بدەین. بەڵام میشێل ستۆن دەڵێت کارێکی ئاسان نییە ئەنجامەکانی لەسەر مشکی تاقیگە بەدەست دەهێنرێن بتوانێت هەمان ڤاکسین هاوشێوە بۆ مرۆڤ بەکار بهێنرێت. پێکەوەنانەوەی 26 جۆری جیاوازی جینەکان کارێکی گرنگ و بێهاوتایە، بەڵام پاشان ئەوە دەبێتە کارێکی سەخت بۆ ئەوان. لەبەر پێکەوەنانەوەی ڕیزبەندی ئەو جینانە دەبێت بزانن کام لەو جینانە بەرپرسن لە خوڵقاندنی بەرگری و پاراستن، بۆی کاتێک ڤاکسین لەو جینانە بەرهەم دەهێنرێت تەنها ڕەچاوی ئەو جینانە بکرێت دەبنەمای پاراستنی نەشت لە هاوکردن و نەک ڕیزبەندی ئەو جینانەی نابنەمای بەرگریکردن لە هاوکردن. پسپۆران دەڵێن بەرەمهێنانی ڤاکسینی نەخۆشی سیل گرفتێک بووە لەبەر ئەوەی ئەو بەکتریایی دەبێتە هۆکاری نەخۆشەکە بەرگری لە دژی دەرمان پەیدا دەکات و نەخۆشیەکە زیاتر سەخت دەکات و دەبێتە ئامانجێکی بزێ و میشێل ستۆن بڕوای وایە ئەنجامێکی هیوابەخش بۆ گروپی ئەیرس واتە ئەوەی کە کێشە جیهانیەکانی ئەم نەخۆشەی سیل ڕۆژە کۆتایی دێت. خانم میشێل دەڵێت گروپی ئەیرس بە هیوایە هەتا کۆتایی ساڵی 2020 ڤاکسینێکی نوێی کاریگەر لە دژی نەخۆشی سیل بەرهەم بهێنرێت. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.